فرایانی خۆشەویست لەلایەن کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە پیرۆزباییتان لێ بکەم بۆ ئەو جێژنە پیرۆزە کە جێژنی 8 مارس ڕۆژی نێونەتەوەیی ژنانی جەهانە. هەروەها لەلایەن دەفتەری سیاسی حزبی دموکراتەوە زۆر سپاسی هەموو ئەو خوشکانە دەکەم کە زەحمەتێکی زۆریان کێشاوە و توانیویانە جێژنە جوانەمان بۆ ئامادە بکەن. لە ساڵی 1910 واتە 79 ساڵەوەی پێش وەختێک کلارا زێتکین خەباتگێری شۆڕژێری ئەڵمانی کە ژنێک بوو کە ماوەیەکی زۆر بوو بۆ مافی ژنان تێکۆشا پێشنیاری کرد لە کۆنفرانسی ژنە سۆسیالیستەکان لە کۆپنهاگ کە ڕۆژی 8 مارس بۆژی ژنان دابنرێ ڕەنگە بە فکریشیدا نەدەهات کە ڕۆژێک ئەو جێژنە لە سەرانسەری دنیا بەو چەشنە دەگیرێت. بێگومان بە فکری هیچ کەس ئەو وەختە نەدەهات لەسەر چیا بەرزەکانی کوردستان ئێمە وەک پارتیزان و خەباتگێر لە هەڵومەرگێکی تایبەتیدا ئەو جێژنە بەرپا دەکەین و هەم خوشکەکانمان خۆیان لە جێژنەکە بەشدار دەبن و هەم نیشان دەدەن کە ئامادەن بۆ ئەوە کە لە هەموو خەباتێکی گەلەکەماندا لە هەموو تێکۆشانێکی حیزبەکەماندا بە هەموو هێزیانەوە بەشدار. واقعیت ئەوەیە کە وڵاتی ئێمە وڵاتی پاشکەوتووە، بەڵام پاشکەوتووترین لای کۆمەڵی کوردەواری لە واقعدا پاشکەوتنی خوشکەکانمان. پاشکەوتنی خوشکەکانمان بۆیەکەی ئەوە نییە کە خەتای خۆیان بەداخەوە کۆمەڵی کوردەواری سەدان ساڵە سنەتێکی ئەو تۆی هەیە کە ژن نەیتوانیوە بەو شێوەیە کە پێویستە لە خەبات و تێکۆشان و لە کار و کردەوەی وڵاتەکەماندا بەشدار بێت. کە دەڵێن ژن نیوەی کۆمەڵە واقعیەتێکمان کردووە، بەڵام هەر لەو کاتەشدا دەبێت دانگۆ بنین کە جارێ هەروەها کە زۆر جار کردومانە نەک هەر کۆمەڵەکەمان پەشکەوتووە بۆ لەو کەسانەی کە ئیدعایان هەیە کە ژن دەبێ ئازاد بێت تەنانەت بادوور نەڕۆم زۆر لە هاوڕێیانی خۆشمان جارێ بە تەواوی نەهاتوونەتە سەر ئەو باوەڕە کە ژن دەبێ وەک پیاو لە هەموو بەشەکانی تێکۆشانی خەباتدا و هەروەها لە هەموو کار و کردەوەی کۆمەڵی کوردەواریدا بەشداری بکات. پێشگەلەوە بە ئەو ڕاستیەش بڵم کە خوبی خوشکەکانیشمان زۆر جار ئەگەر بۆیشیان هەڵدەکەوێت ئەو تۆ ئامادەیی نیشان نادەن کە ئەرکی خۆیان لە واقعدا بخەنە سەرشانی خۆیان بۆ جێبەجێکردنی کارێکی یەکجار زۆر گەورە کە بریتیە لە وەرگرتنی مافی ژن. ئێمە کە باسی ماف دەکەین باسی گیرگرفتی ژنان دەکەین چونکە ئەو گیرگرفتە هەیە. هەروەها کە مەسەلەی گیرگرفتی کورد دەکەین گیرگرفتی کورد دەبێت جێبەجێبێ دەبێت گەلی کورد مافی چارەنووسی مافی دانانی چارەنووسی بۆ دەستەوە بگرێت. لە ژنان مەسەلەی ژنانیش دەهێڵێت. ژنان دەبێت خۆیان مافی لە واقعدا چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرێت. ئەگەر چارەنووسی خۆیان بەدەستەوە نەگرن ئەوەی کە پێیان خۆشە جێبەجێبێت کەسی دیکە بۆیان ناکات. ڕەنگە ئەمڕۆ یەکێک لەو نیشانە باشانە بێت کە ئاخرەکەی خوشکەکانمان دیارە بە زەحمەتەوە بەمان دووربوویەوە لەوەراکە زۆر کەمتر پێ دەکەن ئەوڕۆ دیارە هەمویان کاریان زۆر کردو و ماندوو بوون و ئینشاڵڵا ئیدی لەمە دووە هەموو دەم بە پێکەنین دەبن چکو کارە گەورەکەیان کردووە. ئەوە نیشانەیەکە کە لە دواڕۆژدا بتوانن زۆر باشتر لە کار و کردەوە و تێکۆشان و خەباتی ملەتەکەماندا بەشدار بن. دیارە یەکێک لە تەئسیرە هەرە خراپەکانی کۆماری ئیسلامی پاشخستنی ژنان. نامانەوێت بڵێن کە لە زمانی ڕژیمی شاهنشاهیدا ژن هەموو ئازاد بوون،
بەڵام ڕاستی ئەوەیە کە ئێستا لە جمهوری ئیسلامیدا لە کۆماری ئیسلامیدا ژن لە زۆر جێگا کە پێشتر کاری تێکرد لە کۆمەڵدا لە خەباتدا لە هەموو کاروکردەوەی ژیاندا بەشدار بوو ئێستا ناردراوەتەوە کونجی ئاشپەزخانە و لەژێر چادری ڕەشدا لە واقعدا زیندانی کراوە. ئێستا ئەگەر ئێرانی خۆمان زیندانێکە بۆ هەموو خەڵکی ئێران بۆ هەموو گەلانی زۆر لێکراو زیندانێکی گەورەشە بۆ هەموو خوشکەکان. بۆیە خەبات بۆ ئازادی ژن، خەبات بۆ ئەوە ژن مافی خۆی وەربگرێت بە هیچ شێوەیەک جودا نییە لە خەباتی میلەتەکەمان بۆ دموکراسی و خودموختاری. لە هەر جێگایەک دموکراسی زیاتر پێشکەوتووە، میلەتان مافی خۆیان وەرگرتووە، ژنانیش ئازادی زیاتریان دەست ئەو سێ خەباتە وەرگیەکە. بەڵام ناشارمەوە دەبێت بۆ تاریخ بێڵم کە خەبات بۆ مافی ژنان تەنانەت لە وەرگرتنی خودموختاریش درێژترە. دیارە هەوڕێیان دەزانن کە ئێمە هەر لە مێژە کتومانە کە خەبات بۆ خودموختاری ڕەنگە زۆر زۆر درێژ بێت، بەڵام خەبات بۆ مافی ژنان هەتا پاش خودموختاریش دەبێت هەر بەردەوام بێت. لە خوشکەکانمان بە تایبەتی ئەوانەی کە ئەمریان کەمە دەبێت ئێستا وەخۆیان ئامادە بکەن بۆ ئەو ڕۆژە کە وەختێک گەورە بوو خەباتەکە بەڕاستی هەموو لایەنی درێژە کردن. چونکە جێژنە و پێشم خۆش نییە وەختان زۆر بگرن. جارێکی دیکە پیرۆزباییتان لێ دەکەم، داوام ئەوەیە کە خوشکەکانمان لە دوڕۆژدا زۆر زیاتر لە هەموو تێکۆشانی حیزبەکەماندا لە هەموو خەباتی میلەتەکەماندا بەشدار بووم کە زۆریش بەشداریان کردووە بە تایبەتی لەو 10 ساڵە شەرە خوێناویەدا. بەڵام ئاواتیشم ئەوەیە کە هەروەها کە هەمومانە هەتا ئەو خوشکە چکۆڵانەمان کە ئەمریان دا 12 ساڵە زۆر گەورە نەبوون هەتا نەگەیشتونە ئەو تەمەنەی کە بڵێن جێژنی ژنان بۆ خۆیان بکەن، هەتا ئەو وەختە جێژنی نێونەتەوەیی ژنان لەو جێگایە هەمومان پێکەوە بگرین کە ئاواتمان